لەگەڵ هاتنی وەرزی سەرما پێدانی کارەبای نیشتیمانی با وڵاتیان کەمی کردووە و کەمبوونەوەی کارەبای نیشتیمانیش نیگەرانی لە وڵاتیانی چەمچەماڵ دروست کردووە. ئەوە جێ سوسڵمانە بۆ من ئەوەیەکەوە کارگەریی بەرهێنانی کارەبا لە چەمچەماڵ هەیە ئەوە بشکی چەمچەماڵ و دەچێ پێش هەموو ناوچەکانی بکەوتایە لەبەروی کە ئەم کارەبای هەموو نیوەی کورسانەدا پێشەوەی کەوا کارەبای چەمچەماڵ و بڵین کارەبای کورسان کەم کردەوە ئەبا هین چەمچەماڵ و دەچێ بەشی خۆی زیاد درایەتی لەبەرویکەوە بەرهێنانی کارەبا لە ناوچەی ئێمەیە. یەک لە دوای یەک ساڵ لە دوای ساڵ بەڵێنی چاکردنی سەرەتاییترین خزمەتگوزاریان داوە کە کارەبایە بەداخەوە ئاڵێم ئێمە لە وا پێئەنینە ساڵی 2018 تا ئێساکە بەدەست بێ کارەبایی و ئەناڵێنین کە سادەترین خزمەتگوزاری هەر مرۆڤێکە لەم دنیاە بەڕاستی ئەوەی هۆکار بێ بۆ نەبوونی ئەم کارەبایە هیچ شتێک نییە جگە لە بێخەمی و کەمتەرخەمی. بەڕێوەبەری وێزگەی بەرهەمێنانی کارەبای چەمچەماڵ شای دەگەیەنێت هیچ گرفتێک لە بواری بەرهەمێنان لە وێزگەکەیان ڕووی نەدا و وێزگەکەیان هاوشێوەی مانگەکانی ڕابردوو کارەبا بەرهەم دەهێنێت. وێزگەکەمان بەتوانای خۆی ئیشەکە تا پێش مانگی پێشوشکە ئیشیە کرد هیچ گۆڕانکاریەک نەکراوە لە بەرهێنانی وێزگەکەمانە زیاد بەس ئەوەی کە زیادی کردو تەبان خواستی هەوڵاتیان بووە لەسەر کارەبا لەبەرەوەی کارەبا بۆ شێوەیە بەرەو خراپی ڕۆشتووە. حەزەکەم لێرەش ئاماژە بۆ کەم کە جارێکی تریش کە پێشتریش باسم کردووە کە ئێمە وێزگەیەکی بەرهەمێنانی کارەباین دابشکردنی کارەبا هیچ ناچێتە ئەستۆی ئێمەوە هیچ پەیوەندیمان پێوە نییە ناشتوانین ئێمە دیاریکەین ئایا چەند کارەبا پێویست ئەبێ بە شار و ساروچکەکانی کوردستان بەڵام ئێمە بەس دەتوانم ئەوە بڵێم کە ئێمە وێزگەکەمان بەو بڕێی کە غازەی کە بۆمان دیاری کراوە بە هەمان شێوە ئیش ئەکا و تا ئێستا لە کار نەکەوتووە بە هیچ شێوەیەک. لە نێوان گلێ و گازاندەی هاوڵاتیان لە کەمبوونەوەی سەعاتی پێدانی کارەبای نیشتیمانی وێزگەکانی کارەباش گلێ و گازاندەیان لە حکوومەتەیە کە بودجەی پێویستی تەرخان نەکردووە بۆ سیانەکردنی وێزگەکان کە ئەمەش بۆ داهاتوو وا دەکات بەشێک لە وێزگەکانیش لە کار بکەون. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.